چاودێرانی سیاسی لە کەرکووک ڕایدەگەێنن پارێزگاری کەرکووک بە وەکالەت پێچەوانی خواستی پێکهاتەی کورد لە کەرکووک کار دەکات و ئەو بڕیارانەی لە دوای ڕێفراندۆمەوە لە کەرکووک دەری کردوون پێچەوانەی دەستورە و ئاشتەوایی کۆمەڵایەتیش لە کەرکووک دەخاتە مەترسیەوە. یەکێ لە کێشەکانەوەی ئەم محافزە ئێستاکەنە لە قانون نەزانی و تونە ئاگای لە قانونە ئەم پیاوە هاتووە کۆمەڵی حەقدی هەیە و ئینتقامەکاتەوە بە تایبەتی لە خەڵکی کەرکووک بە تایبەتی کوردەکان تعریب بە شێوەیەکی زۆر بەرفراوان دەسی پێ کردو ئەو تعریبەیش من پێم وایە پاشە ڕۆژێکی خراپیە بێت ئەوەی کات ئەمەش ئەرکی ئەو ئەندام پەرلەمانانەی ئێمە لە بەغا دەبێەوە لەوێەوە ڕاگرن نەک لێرە ئێستان پیاوە بە کەیفی خۆی ئەمر قەبز دەرەکە بە کەیف خۆی خەڵک لادا بە کەیف خۆی خەڵک دێنێ خەڵکە بە یعنی وای لێ هاتووە تەداخلی گەورەترین و بچووکترین شتەکە لەم شارە ئەمەش بۆ خۆی زەرێکی زۆری ئەبێ بۆ پاشە ڕۆژ بۆ پێکەوە ژیان لەم شارە ڕاستێمە دژی یاسا و دژی دەستور و دژی تەوافقاتی ناو شاری کەرکووکە و خەڵکی کەرکووک بە تایبەتی کورد زۆڵموستەمی زۆری لێکاو لە سەردەی مڕژەمی پێشووە شارەکە تعریب کراوە ئێستا خەڵکانێکەشەن بە هەمان شێوەی جاران بە هەمان نەفەسی پێشوو دایانێت شارەکە تعریب بکەنەوە بۆیە ئەمە دژی دەستور و دژی هەموو ڕێسا و یاسەکانی ئەم شارەیە بۆیە خەڵکی شارەکە دەبێ بە هەموو شێوەیەک ئەم سیاستانە ڕەتکەنەوە چونکە ئەمە ئاشتی کۆمەڵایەتی ئەخاتە مەترسیەوە. لێپرسایی مەڵبەندی کەرکووکی کێتیشای دەگەێنێت ڕژەمی بەعز بە هەموو توانایی نەیتوانیوە کەرکووک لە کورد بسڕێتەوە و بۆ ئێستاوە ئیندەشتیش دەسەڵاتێک ناتوانێت ناسنامەی کوردستانی بوونی شارەکە بسڕێتەوە. حکومەتی بەعز 35 ساڵی حکومڕانی هەوڵیدا ئەم شارە تعریب بکە نەیتوانی و گەرچی کردبێت ڕۆژگارێک ئەو نەحەقیانە قبول نەکراوە بۆیە ڕاکان سەعیدیش ئەو بڕیارانە دەدات بە پێچەوانەی دەستورە بە پێچەوانەی یاسایە بە پێچەوانەیەوە بۆیە دەتوانێت هەر کەسێک ئەگەر ئەوە مادەی 140 هەیە لەژنەی مادەی 140 هەیە یا خەڵکانێکەوە دەتوانن لە ڕێگای دادگاوە شکاتی خۆیان بکەن و محکەمە چ قەرارێکیدا بۆیە ڕوبەڕووی ئەو بڕیارانە دەبینەوە ڕێگە نادەین و هەر شتێکی پێویست بێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو بڕیارانەی کە جێگری پارێزگار بە وەکالەت بەڕاستی ناحەقیە و پێم وایە دەسەڵاتەکانی خۆی زۆر جوانە کە ڕۆژانە دەستنە سەر و جێلاکی ئەوەی کە ئەوەیە کە ناحەقی بەرامبەر بە کوردەکە بەرە تعریبکردنی شارەکە بۆیە هەموو هەوڵەکانی خۆمانە خەینەگەر چ لە چارچەوەی یاسا بێ و خەڵکەکانی خۆشمان شکاتەکەن و بکوتم ڕوبەڕووی ئەو بڕیارانە هەموویە بینەوە و ڕێگە نادێن ئەم شارە تعریب بکرێن. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی بۆ دەکەن شکستی ڕێفراندۆم دۆخێکی نالەباری لە دوای خۆی بۆ کەرکووکیەکان بەجێهێشتووە و لە دوای شکستی ڕێفراندۆمیشەوە سەرکردایەتی کورد پرسی کەرکووکی فەرامۆش کردووە. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی بۆ دەکەن غیابی بەشێک لە حیزبە سیاسیەکان لە گۆڕەپانی سیاسی کەرکووک دەرفەتی ڕەخساندووە کە لە سایی داری ئێستای کەرکووکدا شاڵاوی بەعرەبکردن جارێکی تر لە کەرکووک سەر هەڵبداتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.